تەوەری سێمان تایبەتە بە هەوڵی قوتابێکی کۆلۆژی پزیشکی کە لە دوای هەوڵدان و گەڕان هەڵەیەکی پزیشکی لە یەکێک لە کتێبە پزیشکیەکانە دۆزیوەتەوە. ئەویش قوتابی محەممەد حیکمەتە، خوێندکاری کۆلۆژی پزیشکیە لە هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوی خوا گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونە. ئەگەر بۆمان باس بکەیت چۆن بوو ئەم هەڵەیە دۆزیەوە و هەڵەکەت چییە لە ناو کامپەرتووکە پزیشکیانەیە بووە؟ پێشەکی بەناوی خوا زۆر سپاس بۆ ستافە بەڕێزەکەتان بۆ میوانداریە جوانە. من ناو محەممەد حیکمەتە، قوتابی قۆناغی پێنجەمی کۆلژی پزیشکی گشتی لە زانکۆی پزیشکی تەبرێز. ئەو هەڵەی من دۆزیومەتەوە لە بابەتی کەم خوێنیایە لە بەشی کاردینال مانیفستیشن لە کتێبی هاریسۆن بۆ نەخۆشیەکانی هەناوی کە لە یەکێک لە بابەتەکانە باسی کەم خوێنیە کات و لە یەکێک لەو مارکەرانی بۆ کەم خوێنی بەکارێت کە ڕێتیکۆلۆسایتە هەڵەیەکی زانستی ئەنجامدا و ئێمە شەساین بە دۆزینەوەی هەڵەیە و ڕاگەیاندنی بە ستافی کتێبەکە و چارەسەرکردنی. زۆر باشە، ئەمە بە هەوڵ و گەڕانی بەڕێستان بوو؟ ببورن دوای گەڕان و هەوڵی بەڕێستان بوو کاتێک خوێنتانەوە، واتە چۆن ئەو هەڵەیەتان بۆ دەرکەوت لە ئەنجامی ئەوەی کە بە دوواداچوونتان بۆ کردووە، یاخود ئەوە تا بەڕێکەوت ئەو شتەکەوتە بەرچاوتان و هەستان کرد هەڵەیەکی زانستی لەم کتێبەدا بوونی هەیە؟ شتەکە چۆن بوو؟ ئێمە لە قۆناغەکانی پێشواتە بڵێن لە ساڵی چوارەمە ئێمە هەستاین بە خوێندنی ئەم بابەتە بە شێوازێکی زانستی وەکو هەموو کۆلێژەکانی تر لە ناو پۆلەکاندا لە ناو محازەڕەکاندا. بۆیە ئێمە ئەزمونێکمان نەبوو لەم بابەتەیە لە بابەتەکانی کەم خوێنیە ئایا چی لێ دێت و چی لێ نایەت. دوای ئەوەی کە دووبارە ئێمە چوین لە کلینیکا خوێندمان، واتە چوین لە نەخۆشخانەکانە نەخۆشەکانمان بینی و ئەزمونێکمان پیا کرد، دووبارە هەستاین بە خوێندنەوەی ئەم بابەتە. من خۆم ئەزمموی خوێندنی ئەم بابەتەم هەبوو لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوە و شارەزاییەکی باشم هەبوو تێیدا. کاتێکیش هەسان بە خوێندنەوەی کتێبەکە سیرەکەم لەو بابەتەیە لەو پەرەگرافەیە ئاماژە بەوە دەکات کە ڕێتیکۆلۆسایت کاونت زیاد دەکات کە لە کاتێکە خۆڕێک بە پێچەوانەوە کەم دەکات. بۆیە منیش دوای ئەوەی کە بە تەواوی گومانم لە بابەتەکە کرد، چونکە بەداخەوە شتێکی باو هەیە لە ناو قوتابیانی پزیشکیەوە لە ناو قوتابیەکانە بەگشتی، ئەویش ئەوەیە ئەو شتی دەکرێتە ناو کتێبەوە بە شتێکی زۆر پیرۆزەڕوانڕێت ناتوان ڕخنەی لێ بگرن. بەڵام من ڕێک بە پێچەوانەوە دوای ئەوەی گومانم لە بابەتەکە کرد لە چەند سەرچاوەیەکی ترەوە تاکیدم کردەوە تا هەر لە خودی کتێبەکەەوە لە بەشەکانی ترە تاکیدم کردەوە کە ئەم شتە نەخێر کەم دەکات نەک زیاد دەکات، بۆ چونکە لە ڕێی لۆجیکیەوە لە نەخۆشیەکەیە لە کەم خوێنیە تۆ ڕێتیکۆلۆسایتت زیاو کات کە لە کاتێکا ڕێک کێشەی دروستبوونی کەم خوێنی کێشەی دروستبوونی خڕۆکە سوورەکانت هەبێت ڕێی تێ ناچێت. بۆیە منش کاتێک گومانم لێ کرد وەکو وتم لە چەند سەرچاوەیەکی ترەوە تاکیدم کردەوە چەند سەرچاوەیەکی ترەوە تاکیدم کردەوە و حەسان بە ڕاگەیاندنی بابەتەکە شتەکە سوودفەیە نەبوو، بەڵکو ئەزمونێک بوو کە ئەم ئەنجامەی لێکەوتەوە. بەڵێ کاک محەممەد، دوایەوەی کە هەست کرد بەوەی کە هەڵەیەکە لە ناو پەرتووکە پزیشکیە، چۆن ئەم هەڵەیەت بە مامۆساکانت ڕاگەیاند و هەروە وەڵامی مامۆساکانت چۆن بوو، دوایی چۆن گەیشتن بە دڵنیایی کە بەڵێ ئەمە هەڵەیە لە ناو ئەم پەرتووکەیە هەیە؟ هەڵەکەم من هەڵدەسان بە ڕاگەیاندنی بە مامۆساکانم تاوەکو ئەنجامی کۆتایی نەهاتەوە، چونکە شتێکی زۆر ڕوون بوو بۆمان. من دوای ئەوەی کە حەسان بە پەیوەندیکردن بە ستافی کتێبەکە و ئەنجامی کۆتایی هاتەوە، ئەنجامەکەم پیشانی مامۆستاکەمیە لەگەڵ هیچ کەسێکە ڕاوێژم نەکرد تاوەکو بڵێم ئەم هەڵەیە هەیە، چونکە ئەم هەڵەیە لە بابەتێکی پزیشکیە و لە بابەتی کەم خوێنی ماچوڕێشن دیسۆردەرە بابەتێکی هەڵەیەکی زۆر زەقە کە بەداخەوە هەتا ئێستا لەلایەن هیچ خوێندکارێکەوە بە بۆنەی ئەوەی لە کتێبێکایە و بە پیرۆز داهاتێت ڕخنەی لێ نەگیراوە. زۆر باشە، ئەوەندەی من زانیاریم هەبێت کتێبەکە کتێبێکی بەناوبانگ وە کتێبێکی زۆر گرنگە بۆ خوێندکارانی پزیشکی. ئەو کتێبە ئایا بڕیاردراوە لە ئێستادا ئەو هەڵەیە ڕاست بکرێتەوە و لە چاپەکانی داهاتوودا بەو شێوازەی کە بەڕێستان دۆزیوتانەتەوە بە دوواداچوونتان بۆ کردووە ئەو هەڵەیە ڕاست بکرێتەوە تێیدا؟ بەڵێ، ئێمە کاتی هەڵەکەمان ڕاگەیاند بە ستافی کتێبەکە
ئەو ئیمێڵیان بۆ نردینەوە کە بەڵێک لە کتێبەکەی لە چاپە ئۆنلاینەکەی بۆ پێی کتێبەکە بە ئۆنلاینیش بەردەستە و بە ئاپێکیش بەردەستە هەڵدەسرێت بە ڕاستکردنەوەی هەڵەکە لەلایەن ئەو لیژنەی پسپۆڕی کە سەرپەرشتی کتێبەکە لە چاپی داهاتوودا لە هاوینی 2025 هەڵەکە لە چاپی کتێبەکەدا ڕاست دەکرێتەوە چاپە ڕسمیەکەی بۆ ئەوەی هیچ کێشەیەک دروست نەبێت لە ڕووی زانستی و خوێندکاران نەکەونە گەڵەتەوە لەم بابەت هەیە. کاک محەممەد هۆکار چی بوو کە تۆ ئەو بابەتی کە دۆزیوتە بە مامۆستاکانە ڕانەگەیان بعد بەگشتی خوێندکار کاتێک کە تێبینیە یاخود ڕخنەیەکی هەبێ لە سەربابەتێکی زانستی سەرتا بە مامۆستاکەیە ئەڵێ بەڵام هۆکار چی بوو تۆ یەکسەر پەیوەندیت کرد بە ئەو ستافی کە کتێبەکەیان دانا و سەرپەرشتیان کردو؟ ئێمە لێرەدا وەکو بڵێن چۆن لێرەدا بەپێی ئاستی زانستی خۆمان تەعاملمان کرد بۆ پێی ئاستی زانستی ئێمە لەو بابەتەیە بوو کە بە تەواوی لە بابەتە یەکلاکەرەوەکە تێگات هەڵنەساین بە ڕاگەیاندنی بە مامۆساکانمان و ئێمە چەند سەرچاوەیەکی ترمانە لە بەردەسایە لە جیهانە بۆ نمونە سایتەکانی پاپمێدمان لە بەردەسایە سکوپەرمان لە بەردەسایە کە بە تەواوی نوێترین توێژنەوە جیهانیەکانە خەنە سایتەکانیانەوە کە تۆ توانی بە تەواوی تاکید بکەیتەوە لەسەرەوەی ئەم بابەتە غەڵەتە. بۆیە منیش وەکو وتم لە چەند سەرچاوەکی جیاوازەوە ئەو سەرچاوانەوە بوو کە هەسان بە تاکیدکردنەوەی بابەتەکە ئەنجامەکەم ڕاگەیاند وتم با سوپرایزێک بۆ مامۆساکانم. زۆر باشە وەکو بەڕێزیشتان ئاماژتان پێدا لە قسەکانتانە ئەگەر بۆ نمونە قوتابیەک هەڵەیەکی لەم شازە بدۆزێتەوە ڕەنگە قورس بێ و بە تایبەتیش تۆ لە سەرچاوێکی زانستی بگریت تا چەند گرنگە خوێندکار بە ڕوحێتەوە ئیش بکەوە ئایا بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێت لە کوردستانیش هاوشێوەی بەڕێستان کە چۆن لە زانکۆکەی خۆت ئەم هەڵە زانستیە دۆزیوەتەوە بۆ چوونتە بۆ بەداداچنت کردووە تا چەند گرنگە خوێندکاریش بەم ڕوحێتەوە ئیشکات چونکە دوجار ئەم سەرچاوە زانستی بەکاردێنرێتەوە کۆمەڵێک پزیشکی لێ بەردەم دێنرێ کە لە کارەکەیدا پیشەیانە ئەنجامی دەدات تا چەندێک گرنگە ئەم بابەتە. ئەم بابەتە گرنگیەکی زۆری خۆی هەیە ئەوەڵە نەبێت خوێندکار بە چاوێکی ڕەخنەگرانەوە لە هەموو بابەتێکی زانستی بڕوانێت چونکە بابەتی زانستی بۆ خراوەتە بەردەم خوێندکار کە ڕەخنەی لێ بگرێت یعنی ئەبێ خوێندکار لەم بابەتە تێگات لە چ قۆناغێکی زانستی ئابێت لە هەر بەشێکە بابەتی زانستی بۆ خراوەتە خوێندکار بۆ ئەوەی ڕەخنەی لێ بگرێت و بیری لێ بکاتەوە نەک بۆ ئەوەی فێر بێت و وەکو ڕۆبەتی دووبارەی کاتەوە کە بەداخەوە ئەمە لە زۆرێک لە زانکۆکانی جیهانە لە زانکۆکانی کوردستانە ئەم شتە بەڕێوە ئەچێت ئەمە زۆر گرنگە کە خوێندکار بەم بابەتە ڕەخنەگرانەوە هەوڵ بات کاتێک بەم بابەتە ڕەخنەگرانەوە بیری لە خوێندن کردەوە با بابەتەکەش ڕاست بێت ئەو کاتە ئەنجامێکی تری لەکەوێتەوە و لە مێشکی خۆیان بە شێوازێکی زۆر بنەڕەتی ئەچەسپێت و داهێنانی لەکەوێتەوە وەکو ئەوەی لە زۆرێک لە زانکۆ جیهانیەکانە زانکۆ ئاسبەرزەکانە ئەبینین کە توێژینە ڕۆژانە توێژینەوەی نوێ داهێنانی نوێ لە هەر بابەتێکا بێت بابەتی پزیشکی بێت بابەتی هەندەسەیی بێت بابەتی فیزی بێت بابەتی ماتماتیک بێت ئەم بابەتانە ڕوئەیە ئەویش بەوەی بەبوونەی چیەوە بەبوونەی ئەم ڕەخنەگرتنەوە هۆکارێکی تریش ئەوەیە کە ئەبێ خوێندکار چاوکراوە بێت کە ڕۆژانە لە جیهاندا چی ڕوودەدات ئایا ئەو شتانەی کە ڕوودەدات تەقلیدیە یاخود داهێنانە ئەگەر تەقلیدیە ئەوە پێویست ناکە بەوەی کەس هەڵە لە کتێب بدۆزێتەوە و ڕەخنەی لێ بکرێت بەڵام ئەگەر داهێنانە ئەوە ئەو ڕوانینە بخرێتە بەردەم خوێندکار کە تۆ شەتوانی داهێنانێک بکەیت و متمانەی بۆ بگەڕێنرێتەوە کە داهێنان بکات کە ڕەخنە لە کتێب بگرێت کە ڕەخنە لە بابەتەکان بکرێت. زۆر باشە کاک محەممەد سیستەمی خوێندن لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان وەروەها پرۆگرامی کە خوێنرێت تا چەندێک پێشوازی لە قوتابیەکە کە بە چاوێکی ڕخنەیەوە سەیری بابەتەکانەکە هەمیشە ئەوەندەی لە وەرگرتنی بابەتەکانە وەکو خۆی خەریکی هەڵسەنگاندنی بابەتەکانە. لە زانکۆکانی کوردستانە من ناتوانم بە تەواوی ڕایخۆم بڵێم لەسەر هەموو بابەتەکان بەڵکو ئەتوانم ڕایخۆم لەسەر بابەتی کۆلێژی پزیشکی بڕێم بە تایبەت ئەو سیستەمەی دانراوە ئەوەی مشارەزا بم سیستەمێکی زۆر باشە لە زانکۆکانی کوردستانە بەڵام بەداخەوە لە کوردستانە ئێمە کێشەیەکمانەیە لە هەموو سێکتەرەکانە ئەویش کێشەی سیستەمی بەڕێوەبردنە نەک سیستەمی خوێندنەکە ئێمە ئەو سیستەمەی کە بدانرێت لەلایەن شارەتایانی نێودەوڵەتیەوە دانرێت لەلایەن ئەو مامۆستا بەڕێزانی کە لە زانکۆکانی کوردستانە هەموو شەو ڕۆژ دەخەنە سەرێک بۆەوەی بە باشترین شێواز قوتابیەکەی بەردەمیان فێرکەن کە من لە نزیکەوە ئاگادارم بەڵام بەداخەوە سیستەمی بەڕێوەبردنەکە لەبەرەوەی ئێمە کێشەمە لە سێکتەرەکانی ترایە و کاریگەریان لەسەر کۆلێژی پزیشکی هەیە کێشەکە لێەوە دروستە بێت
تۆ لێ بۆ ئەوەی قوتابیەکی زۆر باش زۆر زیرەک زۆر ڕەخنەگر داهێنەر پێک بێنی تۆ هەر پێویست ناکە سیستەمێکی بۆدانی بەڵکو ئەبێ تۆ داخلەیەکی زۆر باشی بۆ تەرخانکەی تۆ بێ لە ڕووی مادیەوە تەمینیکەی تۆ بێ لە ڕووی داهاتووە تەمینێکی کە بەداخەوە لە کوردستانە نیە بۆی ئەو توانازانستێش هەیە ئەو سیستەمە ڕێکوپێکەش هەیە تیاچێت ئەو مامۆسا باشەش هەیە تیاچێت کە ئەمە لە وڵاتی ئێران بۆ قوتابی تەرخان کراوە لە بەشێ لە زانکۆکانی من نەتوانم بڵێم لە بەشە لە زانکۆکانی ئێران بۆ قوتابی تەرخان کراوە بەڵام بەداخەوە لە کوردستانە بۆ هیچ قوتابیە تەرخان نەکراوە کە تۆ سیستەمێکی زۆر باش بۆ پێگەیاندنی قوتابی هەبێت سیستەمی من لێرای مەبەستم سیستەمی خوێندنیە بەڵکو سیستەمی چواردەوری خوێندنە چونکە ئەوەی کاریگەری لەسەر خوێندکاری بە پلەی یەکەم سیستەمی چواردەورەکەیە ئەو کاتە ئەگە سیستەمەکەش خراپ بێ قوتابیەکە خۆی ئۆتۆماتیکی هەڵەسێ بە ڕخنەگرتن لێ وەکو ئەوەی زۆرێک لە قوتابیانی کۆلێژی پزیشکیەکەن لە زانکۆی سلێمانی زۆرێک لە دکتۆرەکانێکن کە ئەو نوێکاریە ئەهێنێتە ئاراوە کە لە کۆلێژەکانی پزیشکیە هەیە زۆر باشە کاک محەممەد پێت باشە لە داهاتوودا چۆن کار بکرێ بۆ ئەوی کە قوتابیان بۆ ڕۆحیەتەوە کار بکەن و هەوڵێکی زانستی گرنگ بدەن لە گشت بوارەکاندا بە تایبەتی ژبواری پزیشکی کە ئێستا خۆتانی تیادان بۆ ئەوی کە خوێندکار بە ڕۆحێکی ڕخنەگرانە بە ڕۆحێکی زانستیانە بتوانێت لە بوارەکەی خۆیان پەرە بەخۆی بداوە بتوانێت گەشتێکی زانستی بکا بەڕاستی و ئاستی بەرز بێتەوە نەک تەنها خوێندێکی ڕۆبۆتی بێ وەک ئەوەی کە بینی ومانە. لە داهاتوودا ئێمە چۆن ئەبێ بۆ بەڕوانی نێکۆبڕوانی کە ئێمە ئامانجێک بۆ خۆماندانین ئامانجێ بۆ وڵاتەکە دانین ئەو کەسێک کە سەرپەرشتی گشتی ئەم وڵاتەکەات ئامانجێکی بۆدانێت کە ئەویش ئامانجە بەوەی کە پێشکەوێت ئەم ئامانجە و کە دانا تۆ لێرەوە قوتە سیستەمێک بنیادەنی لەسەر ئامانجەکە و کە ئەویش چیە سیستەمی پێشکەوتنە سیستەمی پێشکەوتنەکەش لەسەر ئەو ئەساسە ئەبێ کە ڕخنە بگریت کە ڕخنە بگریت لە سیستەمی دەسەڵات کە ڕخنە بگریت لە سیستەمی بەڕێوەبردن کە ڕخنە بگریت لە هەر سیستەمێکە لەم وڵاتە بوونی هەیە واتە لە ڕایەنی سیاسیەوە نا لەلایەنی غەیری سیاسیشەوە لێرەوە داهێنان دروستە بێت ئەویش لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی وی ئامانجەکە و دیاری کرد بێت لە وڵاتی ئێمەیە ئەگەر ئێم لانی لە کۆلێژەکانی پزیشکیە ئامانجێکی بەگشتی دانرێت کە ئەویش سیستەمێکی تەندروستی زۆر بەهێزە ئامانجێک دانێت وەزارەتی تەندروستی لەو بابەت هەیە قوتابیەکان ئەتوانن لە ڕێ ئەو داهێنانەوەنەوە ئەیکەن خزمەت بەو سیستەمە بکەن خزمەت بەو ئامانجە بکەن بەڵام بەداخەوە وەک زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک زۆرێک بەداخەوە لەوەی لە ئێرانیشە گوزارێت لەبەر ئەوەی ئامانجێکی ڕئیسی نیە قوتابی هەر بە تەقلیدیەچێتە زانکۆ خۆی ئەبێ مێشکی بژۆڵە خۆی ئەبێ ڕقنە بگرێت ئەو توان نەزانستێ لە ناوەچێت و ئەو ئامانجە نایەتە ئاراوە کە ئامانجەکەش نایەتە ئاراوە ئەو کاتە سیستەمێک نییە کە ئەو ڕخنەی لەسەر بگرێت و قوتابیەکە وەکو بە تەقلیدی ئەشێتە زانکۆ بە تەقلیدی لێتە دەرەوە زۆر باش کاک محەممەد ئەبین لە ئێستەیە زۆرێک لە قوتابیانی کوردستان بە تایبەت بۆ بابەتە پزیشکەکان دەچنە دەرەوە دەخوێنن لە چ لە ئاستی بەکارلێرۆ سابەیە خود ماستەر و دکتۆرا بێ بەڕێز ئەو کوێکێک لە قوتابیانی کۆلێژی پزیشکی ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە ئایا جیاوازی سیستەمەکانی خوێندن لە دەرەوە لەگەڵ ناوخۆی خۆمانە ئەوەندە زۆرەکە قوتابی ئەوەندە خواست و ویستی هەبێ بۆ خوێندن بچێتە دەرەوە ئێمە چەند هۆکارێکمانەیە لەوەی کە قوتابی لە هەموو ئاسەکانە ڕوەکاتە دەرەوەی وڵات هۆکاری یەکەمی هەرزانی نرخەکەیەتی بەداخەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەو زانکۆیانەی کە خراوەتە بەردەست قوتابی بۆ ئەوەی بە شێوەیەکی غەیرە حکومی لێ بخوێنە بە شێوەیەکی ئەهلی لێ بخوێنە نرخەکانی زۆر گرانە کامەش ئاستەنگیەک بۆ قوتابی دروستەکە چونکە تۆ بەس لە خوێندندا پارە سەرف ناکرێت بەڵکو لە چواردەوری خوێندنیشە پارە سەرفەکرێت یەکێک لە هۆکارەکانی هەرزانیەتی کەویش بە بۆنێو دۆخە ئابووری وڵاتی ئێران و تورکیا تێپەڕن قوتابیان زۆر ڕوەکەنە ئەو وڵاتانە هۆکارێکی تریشی ئازبەرزی ئەو زانکۆیانە و کرانەوەی ئەو زانکۆیانەیە بە ڕۆی جیهانە بەداخەوە زانکۆکانی ئێمە چ لە کوردستان چ لە عێراق بۆ پێی ئاگادارم کرانەوەیەکی بەو شێوازە نییە بە ڕووی جیهانە بەڵام لەوێ لەبەر ئەوەی سیستەمەکە لە وڵاتێک هەیە سیستەمی تێدایە کرانەوەیەکی ئازبەرزەیە بە ڕووی جیهانە لەوێەوە قوتابیەکە ئەچێتە ئەوێەوە ئەو خەونی کە هەیەی ئەوێت بیهێنێتە دی کە ئەویش گەشتنە بە ئاستێکی لایەنی زانستی بەرز ئەمە یەکێکە لە هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە قوتابی ڕوەکاتە ئەو وڵاتانە
زۆر باشە کاک محەممەد ئێمە دەستخۆشی و لەکەین و هوای سەرکەوتنێ بۆ خوازیین گەر لە کۆتاییە کۆتا پامی خۆت بگەێنی باس لەوە بکەیت کە لە داهاتوودا چۆن بەرداوام دەبی لە بواری پزیشکیە و چۆن خوێندن تاواکەی ئا هەر بە ڕۆحێتەوە بەرداوامەبی و ئەگەر بابەتی تر هەبێ لە بواری زانستیە تۆ بە دوواداچوونی بۆ دەکەیت و هەوڵ دەدەی ئەگەر هەڵی تریشە بوو لە بوارە پزیشکیەکانە دەست بخەیتە سەری و پێشکەوتنێک بکەیت. لە کۆتاییە من پێم ئەوەیە کە هەموو قوتابیان بە ڕۆحێتێکی زۆر ڕقنەگرانەوە لە هەموو بابەتە زانستیەکان بڕوانن واتە بە شێوازێکی زۆر تەقلیدی نەبێت کە بەداخەوەی لە هەرێمی کوردستانە دوو ئاماژە دیاریکەن بۆ زانستی ئێ خوێنن ئێمە ئەگەر ئاماژە دیاری نەکەین بۆ زانستی ئێ خوێنی ئەو کاتە وەکو لایەنێکی تەقلیدی لە بابەتەکە ڕوانین وەکو خودی خۆم هەم ئاماژم لایەنی خزمەتەکەی لە ڕێی زانستەکەمەوە چ لە چوارچێوەی پزیشکیا بێت چ لە چوارچێوەی زانستی تەندروستیا بێت کەەوە دوو زانستی جیاوازن من ئاماژم خزمەتکردنەکەیە بۆیە هەر بەو عەقڵەتە بەو بیرە ڕەخنەگرانەوە بەردەوامە بم ئینشاڵڵا ئاگەینەوە ئاماژەی کە خزمەت بکەین با هەڵی تریش نەدۆزینەوە ئەگەر هەڵی تریشمان دۆزیەوە ئەو کاتە زۆر باشتر دەبێت بۆمان و زۆر باشتر دەبێت بە کۆی پرۆسی زانستی لە هەموو جیهانە. زۆر سوپاس بۆ بەڕێزت کاک محەممەد حکمە قوتابی کۆلێژی پزیشکی هیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازیین نمونەت زۆر بێت.